سڵاوتان لەبێت لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانیم بۆ کتێب کە 250 ناوەند و پێشانگا بە خستنەڕووی 50,000 ناونیشان کە 30,000 ناونیشانی نوێن پێشوازی لە خوێنەران و هاوڵاتیان و دانیشتوانی شاری سلێمانی دەوروبەری دەکات. من دەچمە لای هەم خاوەنی پێشانگاکان و ناوەندەکان هەم لای خوێنەران دەپرسم بۆچی ژمارەی خوێنەران کەمیان کردووە، ئایا تۆڕە کۆمەڵایەتەکان دەبنە بەدیلی کتێب و لە هەمان کاتیشدا لێیان دەپرسم کە ئایا زۆرترین خواستیان بۆ چ کتێبێکە و زیاتر خوێندنەوەکانیان لە چوارچێوەی خوێندنەوە ئاین و پەروەردەیەکانە یاخود بابەتی دیکە و چەندی تەوەری دیکە و بابەتی دیکەیان لەگەڵدا گفتوگۆ دەکەیت لەگەڵماندا پێم وایە ئەمڕۆ ئەو سۆشیال میدیا بەشێوە گشتیەکە تەئسیری لەسەر خوێندنەوەی گەنجەکان هەیە. بەشێکی زۆر لە گەنجەکان لە باتی ئەوە لە ماڵەوە مەشغوڵ بن بە کتێبەوانێ، مەشغوڵن بە مۆبایلەکەیانەوە. زۆربەی دایک و باوک ناچێن پاکەتە جگەرە ئەکێشێ پارێکی زۆر سەرفەکە، بەڵام ئامادە نییە مانگی گۆڤارێ دوو گۆڤار بۆ مناڵەکەی پڕە گۆڤاری مناڵان. پێشانگای کتێب دەرفەتێکی زۆر باشە بۆ هەموو ئەو نووسەرانەی بۆ هەموو ئەو وەرگێڕانەی کە ئەیانەوێ ئەو چینە بدۆزنەوە کە ئامانجیانە. لەم پێشانگایە هەمومان ئازادی دەخوێنینەوە و هەمومان ئازادین چی دەکڕین و دەبێت دەستخۆشی لە هەموو ئەوانش بکەین کە دێنە ژوورەوە ئەگە نەشی کڕن، چونکە بەشداریکردن لە پێشانگای کتێب کارش پیرۆزە خۆ دەزانی. بۆیە کتێب سەرچاوێکی سەرەکی گرنگە بۆ ناوەندە ئەکادیمیەکان بۆ بەحس و لێکۆڵینەوە استراتیژیەکان کە ئەکرێت لە ناوەندەکانی ئەکادیمیە. مامۆستا ئەتوانین بڵێن لە ئێستادا خوێنەر ڕووی لە کەمی کردووە؟ بە ناوی خوای گەورە دەستخۆشیتان لێ یەکەم. من پێم وایە ئێستاکە بەهۆی ئەم سۆشیال میدیاوانێ کە گەنجان بە زۆری مەشغوڵ بوون بە خوێندن لە ڕێگەی مۆبایلەکەیانەوانێ و لە ڕێگەی ئەو هینی دەستکردی زیرە کوشتەوە بە شوێن شتەکاندا دەگەڕێن. من پێم وایە خوێندنەوە وەکو جاران نییە کەمی کردووە و هەروەها بیرکردنەوەیش بۆ شتەکان کەمی کردووە، چونکە بۆ شتێک کە ئەوێ شتێک بدۆزێتەوە یەکسەر لە ڕێگەی ئەو دەستکردی زیرەکەەوە لێدا شتەکە بە ئاسانی ئەهێنێتە بەردەستی کەم خۆی ماندوو ئەکا مێشکی خۆی ماندوو دەکا. ئەوە من پێم وایە ئەمڕۆ ئەو سۆشیال میدیا بەشێوە گشتیەکە تەئسیری لەسەر خوێندنەوەی گەنجەکان هەیە. بەشێکی زۆر لە گەنجەکان لە باتی ئەوە لە ماڵەوە مەشغوڵ بن بە کتێبەوانێ، مەشغوڵن بە مۆبایلەکەیانەوە. ئەوە من پێم وایە تەئسیرێکی ناڕاستە و خۆی یا لە هەندێک شوێنە ڕاستە و خۆی هەیە لەسەر بەشێکی باش لە گەنجەکانمان. لەگەڵ ئەوەی سوپاس بخوا کۆمەڵێک گەنجی زۆر هەیە کە ئەمڕۆ خوێندنەوەی جوانیان هەیە، نووسینی جوانیان هەیە، بۆچوونی نوێ و جوانیان هەیە کە هەم نووسینەکانیان هەم بۆچوونەکانیان خزمەتێکی جوان ئەمڕۆ بە ژیانی کوردەواریمان بە ئاینی پیرۆزی ئیسلام هەروەها بە گەنجەکانەکە لە خزمەتی بانگەواز و لە خزمەتی کاری چاکە ئینشاءڵڵا. چەند هەستەکەی خۆشبەختانە زۆربەی جار پێشانگای نێودەوڵەتیەکانی کتێب لە سلێمانی لە هەولێریش زۆربیان ناوەندی ئاینی و کتێبەکانی شەر ئاینی بە هەمان شێوەوە خوێنەرێکی باشی ئاینیشمانەیە. ئەمە تا چەند لای جەنابەت تێبینیت کردو؟ من هەموو بە درێژایی ئەو ساڵە زۆرانەی کە پێشەنگای کتێب لە سلەیمانی لە هەولێر کراوەتەوە، حتا لە بەغاژ کاتی خۆی کە معرەزی کتاب کراوەتەوانێ، ئەوەی کە من چاوم پیا گێڕاوە بە هەموو کتێبەکان و دارەکانە گەڕاوم، ئەوەی کە پێما بووە لە 175 بۆ لە 180 زۆربەی ئەو خەڵکەی کە هاتووە بۆ کتێبی ئاینی و بە شوێن کتێبە دینیەکانە گەڕاوە. ئەمەش جێگەی دڵخۆشیە کە سوپاس بۆ خوا میلەتی کورد میلەتێکی مسڵمانە و بەردەوام لەو ڕۆژەوە ئاینی پیرۆزی ئیسلام لەم کوردستانەیە پرشەی لێیاوە. میلەتی کورد زیاتر لە میلەتانی دنیا پابەند بووە بە دینەکەی و بۆیە لە هەر شوێنێکە شتێکێ کتێبێکی دەستکەوت بێ کە خزمەت بە دینکە هەوڵی داوە بیسێنێ لەو شوێنەیە و خۆی پێ ڕۆشن بیرکات. تا پرسیارم ئەتوانی بەمە بڵێ بەگشتی چەند کتێبتان هەیە بە گشتێکی کە ئەوەی لە کتێبخانەکەتانە هەبێ بە چەند خەمڵێرێ و خوێندنەوەش پێم خۆشە باسێک دڵنیام کە خوێنەرێکی زۆر باشن، بەڵام ئەوەش هەر بۆکو ئامارێک ئەتوانین بڵێ چەند کتێب تا ئێستا خوێندوێتەوە؟ من پێمانیە کتێبەکانم ئەوەندە زۆرن بە ژمارە بۆم هەژمار کرێ. من کتێبخانەکانم 3 شوێنە،
بەشێکیان کاتی خۆی کە من نزیکی 20 ساڵ لە مزگەوتی سێ حەسەن لە سابونکەران لێە بووم کتێبخانەکەم بەشێکی ئێستاکە لەوەیە بەشێکی لە ماڵەوەیە کە ژوورێک تایبەتە بە کتێب غەیری کتێبی هیچ کەسی هیچ شتێکیتیانە ئللا کتێبی من نەبێ بێژگە لەو ژوورش کە تایبەتە بە کتێبەوانێ هۆڵێکیشمان هەیە بۆ ئەمسەر ئەویش هەر هەمووی کتێبە و هەروەها ئێستا لەو مزگەوتش کە دەرسی لێ ئەڵەمەوە مزگەوتی بابە شێخ لەوێش کتێبخانەیەکی گەورەم هەیە کە زیاتر ئەو کتێبانەیە کە تایبەتە بە دەرسی فەقیەکانە و ڕۆژانە ئیشم پێبێ لە حجرە کە ئەوی زیاتر لەوەچە 500 کتێب زیاتری تیاابێ هەمووی کتێبی گەورە و مجلداتی گەورە و بەنسبت خوێندنەوە من خۆم بەیانی کە لە حوتنی و لە ماڵەوە دەرەچم دەست دەکەم بە دەرسی فەقیەکان لە هەشتی بەیانیەوە دەست پێ یەکەم بۆ تابانگی مەغریب و هەروەها شەوانەیش بە زۆری ئەو دەرسانەی کە ئیڵێمەوە بەشێکیان متالعاکەم بێژگە لەوە بمێنێتەوانێ بە متالعیا بە نووسینەوە خەریک دەبم. بێم خۆشە باسێک لە ئەو بکەن تا چەند هەستەکان ڕێژەی خوێنەر لەم دوایانەدا کەمی کردووە و پەیوەستیش بە سوۆشەل میدیاوە کە هەندێک دەڵێن هاتنی سوۆشەل میدیا و فراوان بوونەکەی کاریگەری لەسەرداناوە و لە کۆتاییشدا باسێکمان لە ئەم ناوەندەکەی کە هەڵە نەگرێ زیاتر لە دەبەرهەمی تێدایە دامەزراوەیەکی میدیایی بۆ ئەبێ کتێبی هەبێەوە بەشی ئامانجێک. زۆر سپاس بە ناوی خی گەورە. ڕاستە لە دنیای ئەمڕۆدا تەکنۆلۆژیا و سوسیال میدیا بە تایبەت کاریگەری زۆری لەسەر خوێندن و ناوەندەکانی ڕاگەاندن دروست کردووە و بە تایبەت کاریگەری لەسەر تاک بە تاکی کۆمەڵگە هەیە بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە کتێب نووسین ڕۆژنامە کاریگەری نەمابێ ڕاستە تەسیری لەسەری هەیە و کاریگەری لەسەری هەیە بەڵام سەدان ناوەندی ئاوها کە ئەبینی کتێب عەرزەکرێت و نمایشەکرێت و ڕۆژانە هەزاران کەس سەردانی ئەم ناوەندانە ئەکا ئەمە مانای ئەوەیە کە خوێنەر زۆر ماوە لەم کۆمەڵگەیە تا ئێستاش خوێنەری بابەتە جدیەکان هەن و تا ئێستاش ئەو بابەتانەی کە جدین و کاریگەریان هەیە بە شێوەی نووسرا و لەزەت و تامی زیاتر ئەداوەک لەوەی کە لە سوسیال میدیا لە یەک چرکەیەکا بێتە بەردەست و بڕوە ئەمانە ئەمێننەوە هەم لە میمۆری مێشک زیاتر ئەمێننەوە بە خوێندنەوە هەم لە ناو کتێبخانە و ناوەندی ئەرشیفیدا دەمێننەوە. بەڵێ ئێمە ئێستا لە دامەزراوەی درە و تقریبەن لە ماوەی ئەم ساڵ تا 2 ساڵە نزیکی 15 کتێبی خۆمان چاپ کردووە و لێرە نمایشمان کردو عەرزمان کردووە تەنها لە پێناو ئەوەی کە ئێمە بابەتەکان تەنها بابەتی هەواڵی نەبێت و بخرێتە سوسیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکانەوە ئێمە پێویستمان بەوەیە ئەم بابەتە جدیانە بە ئەرشیف بکرێت و تۆمار بکرێت و بکرێتە کتێب و بڵاو بکرێتەوە بۆ ئەوەی بچێتە کتێبخانەکانەوە و خاڵێکی ترکە گرنگە ئەم کتێبانە ئەم نووسینانە جگە لە خوێنەری ئەو کەسانی کە حەزیان بە ئارزویان لە خوێندنەوە هەیە دەبێتە سەرچاوێکی گرنگ بۆ ئەکادیمی ناوەندە ئەکادیمیەکان ئێمە ساڵانە نزیکی 35 بۆ 40,000 خوێندکارمان تەخەڕوجەکەن لە زانکۆکانە ئەی ئەمانە بەحسەکانە لەسەر چییە؟ سەرچاوی سەرەکی ئەم کتێبانەیە بۆیە کتێب سەرچاوێکی سەرەکی گرنگە بۆ ناوەندە ئەکادیمیەکان بۆ بەحس و لێکۆڵینەوە استراتیژیەکان کە ئەکرێت لە ناوەندەکانی ئەکادیمیە لەبەرەوە هەرگیز من لەگەڵ ئەوە نیم کە نووسین و کتێب لە ئێستادا کاریگەری نەماوە و ئەڵێن خوێنەری نەماوە نە تۆ وەرە ئەم ناوەندانە ئەنجا ئەزانی چەندێک خوێنەر هەیە چەندێک ئەوە یعنی ئارەزوومەندانی خوێندنەوە هەیە و من سوپاسدانەکەم. ئەمەوێ باسێکی ئەومان بۆ بکەی تا چەند وەکو شاعیرێک وەکو خوێنەرێک بە بەردەوام تێبینیەوە کە خوێنەری کتێبە ئاین و پەروەردەیەکان زیاترە ڕوو لە هەڵکشانە خوێندنەوەی ئەو کتێبانە ژمانەی دواکەوتوی نییە کە هەندێک دژە ئیسلامیەکان یان نە ئیسلامیەکان بانگەوازی بوون. سەریکان کەس ناتوانێت بڵێ ئاین کۆنەپەرستیە ئەگەر وا بێنالیش کۆنەپەرستە سالمیش کۆنەپەرستە قانەئیش کۆنەپەرستە دیگە چۆنە و مەلای زیریش کۆنەپەرستە و ئەحمەدی خانیش کۆنەپەرستە کەس ناتوانێت ینی کەس حەقی ئەوەی نییە بڵێ ئاین کۆنەپەرستیە ئەمە ئەگەر وابی باشم کۆنەپەرستە ئاز دەکەم بزانین یان دایکیشم کۆنەپەرستە با و باپیریشم کۆنەپەرست من ئەوەی دەمەوێت بێڵێم کتێب خوێنی ناکەوێتەوە کتێب هیچ ئەزیێتێکی نییە وشە هیچ ئەزیێتێکی نییە
ئۆکەی لەم پێشانگایە هەمومان ئازادی دەخوێنینەوە و هەمومان ئازادین چی دەکڕین و دەبێت دەستخۆشی لە هەموو ئەوانش بکەین کە دێنە ژوورەوە ئەگە نشی کڕن چونکە بەشداریکردن لە پێشانگای کتێب کارش پیرۆزە خۆ دەزانی بە تایبەتی بۆ ئێمەمانان ئێمە ناتوانین دژی کتێب بیت بیرنەسی قورآنی شەر کتێبە کەواتە لە یادەوەری ئێمەدا من بیرمە کە بەسەر دوکانی میوەمان هەبوو لەگەڵ دایکم من کتێبەکانی هین لێکدانەوەکانی عەبدولکەریم و مدەرسم لەژێر تەڕەپیازە دەشاردەوە لەژێر گونیەی باینجانە دەشاردەوە بۆی دەستا و دەستی پێ بکەین بۆی خەڵک بخوێنێتەوە کتێب بۆ ئێمە سەرچاوەیەشی وشیاری گرنگە ماوەی ڕابردووە دەستێکی باڵاتان هەبوو لە مەسلەی وەرگێڕاندا باسێک لەوە بکەن کە ئەمە تا چەند دەرفەتێکی باشە هەم بۆ نووسەران و هەم بۆ خوێنەرانیش کە لەم ناوەندانەیەک بگرن. سەرەتا بە خێراتنتانەکەم بەڕاستی پێشانگای کتێب دەرفەتێکی زۆر باشە بۆ هەموو ئەو نووسەرانی بۆ هەموو ئەو وەرگێڕانەی کە ئەیانەوێ ئەو چینە بدۆزنەوە کە ئامانجییانە چکە لەوانەیە ئەوەنەی لێرە ئەو تارگێتە ئەو چینە بدۆزیتەوە کە تۆمە بەستەوەی پێیان بگەی لە شوێنێکی تر نەتوانی بۆیە دەرفەتێکی زۆر باشە هەم بۆ نووسەرەکان هەم بۆ وەرگێڕەکان هەم بۆ خوێنەر زۆرینەی و کتێبانی کە خۆیانیانەوەی لێرە بەردەستە من خۆمەکو یەکەم بەرهەمی نووسینی خۆم کە بە شێوازی ڕۆمان نووسیومە خۆشحاڵم کە لێرە زۆرینەی خوێنەرەکانمە بینم بە یەکەوە دوو قساکەین وێنەیەگە چرکێنین بەڕاستی هەم یادگارێکی خۆشە بۆ من و هەم چاوم ڕوو نەبێتەوە بە دیدار و ببینینیان تەبەن دەمێکە پێشتر بەرهەمی وەرگێڕاوم زۆر بووە بەڵام پێشنیار بۆ هەموو هاوڕێیانیشم کە پەلە نەکەن لە نووسینی کتێبی خۆیانە چکە بەڕاستی خوێنەر هەموو دەقێ چانسیەوە نایاتێ کە کتێبەکانە بخوێنێتەوە بۆیە زۆر پێشنیارەکەم پێشەوە خوێنەرێکی زۆر باش بن ساڵانێکی زۆر چەنەها بواری جیاواز بخوێننەوە اینجا دەستکەن بە نووسین ئیشەڵا بەرهەمەکەی باشە بێ بەو هیوایی کە کتێبەکەی منیش بۆ خوێنەرەکانم نەتیجەیەکی باش باتەوە بە دڵیان بێت. دوو پرسیارەکەم کاتەکە بۆ جناب لێگەڕێم یەکەم ڕەنگی کتێبەکە تۆزێ بۆ چاو ئەزر نایە ئەوە چۆن دیاریر کردووە مەبستمە پەڕەکانی شەبینم شینە لە هەمان کاریشا باسێکی ئەومان بۆ بکەی کە جنابێت پێت وایە تا چەند ئاستی خوێندنەوە ناو ئێمە باشە یان وەسەتە یان بەرەو خراپی ڕوە یان بەرەو بەرزی ڕوە دەستخۆش وەکو ڕەنگی کتێبەکە ڕەنگی براندینەکەی خۆمانە لە زەنگین کە ڕەنگی نیلی مانای بەهێزیە مانای متمانەیە لۆوە سەرچاوی گرتووە من دڵم خۆشە بەڕاستی بەوەی کە ئەم خوێنەرە ئەزیزانە لێرە ئەبینم پێم وان نییە خوێنەر کەمی کردبێ شێوازەکە گۆڕاوە لەوانەیە پێشتر خەڵک زۆر تالبی کڕینی کتێب بوو بێ بەم شێوازە بەڵام ئێستا حەزیان لە کتێبی دەنگی زیاتر هەبێ بە بۆنەی مەشغەڵەتەوە لەوانەیە کتێبی PDF شێوازی ئیبووک ئێستا ڕەواجی زیاتر پێدرابێ ئەگینا پێم وایە بەشی ئەوە خوێنەرمان هەر هەیە و لەوانەیە نووسەرەکان ئێستا بەڕاستی سوشیال میدیا بۆیان دەرفەتێکی زۆر باش بێ هەر ئەوەی کە ئەیانەوێت لە کتێبەکەیە بیگەێنن بە ڤیددیویەکی کورتیش بتوانن بیگەێنن بۆیە نا من قەنەعاتم هەیە بەڕاستی گوێگر هەر هەیە ئەکرێت لە خوێنەرەوە بوو بە بە گوێگر لە جیاتیەوەی کتێبە بخوێنێتەوە ئۆدیۆبووکێک کتێبێکی دەنگی گوێ لێ بگرێت یاخود کورتە ڤیددیۆی گوێ لێ بگرێت بەڵام من دڵم خۆشە بۆی کە ئەهلەکە هەرماوە شێوازی خوێندنەوەکە و وەرگرتنەکەیان گۆڕاوە بەسان خۆش وڵای لە هەموو بابەتەکان تقریبن هەموو بابەتەکانیەوەی کە خوێنەر بێوێت تایە چەندە بەشداریەکان زۆر لە ناوەندەکانیش بەشدار نین هەمێ بەڵام ئەوەی کە دڵخوازی این بێ بە پێویستی هەر کەسێک تقریبن تا ڕادێک شتەکان بەردەستە دەبینم داشکارنێکی بەرچاو کراوە لەم پێشانگایدام داشکار نەبووتەوە کاری ئەوەی کە زیاتر خوێنەر هەمدا بۆ کڕینی کتێب بە دڵنیایەوە داشکاردنەکان بۆ ئەو کاریگەری قەیرانەی کە دروست بووە داشکاردنەکان کە هۆکارن بۆ ئەوەی کە زیاتر فرۆشی کتێبەکانە بێ و خوێنەران زیاتر لە کتێبەکان کتێبی زیاتر و هەر وەرگرن و کتێبی زیاتر بکردن بۆ خوێندنەوە سەرەتا بەخێر بێن تەمەەن جەنابێ دەزانی ئەم پێشانگایانە بە من بێ هەموو سێ مانگ جارێ کەمەوە لەبەرچی لەبەر ئەوەی بڕاو هەبێ مرۆڤ چۆن پێویستی بە نان و ئاو هەیە هەوا هەیە بۆ مانەوی لە ژیانە بۆ پێشکەوتنیشی پێویستی بە کتێب خوێندنەوە هەیە ئەگەر کتێب و خوێندنەوە و
پەروەردە و زانست گرنگ نەبووایە خی گەورە یەکەم ئاەتی قورآن بە ئیقرا دەستی پێ ناکرد بەڵام بەداخەوە ئێمە وەکو پێویست گرنگیمان پێ نایە هۆکارەکەشی بۆ چێگەڕێتەوە ئێمە لە مناڵی و مناڵمان ناشنا نەکردو بە کتێب زۆربەی دایک و باوک ناچێن پاکەتە جگەرە ئەکێشەیە پارێکی زۆر سەرفەکە بەڵام ئامادە نیە مانگی گۆڤارێ دوو گۆڤار بۆ مناڵەکەی بکڕە گۆڤاری مناڵان ئەزین لە تەجروبە هەیە بەحسەیە لە 2 ساڵی 3 ساڵیەوە کتێبی هەیە بەس وێنەدارە بەس وێنێ چیرۆکێکە بوێنە پاک و خاوێنێ دەم و چاوش نەشێکە ئەو مناڵە بەس وەرەقەکەوالیەکە بۆ نمونێ ساماگە من لای جەنابێ ئەم مناڵەکە ئەو ئاشنایەکەی ئەم وەرەقەوالیەکە خۆشی و لەزەتی لێوەرەگرێ هەر بە قسەقسەکەی بەبێەوەی لێشی تێبگە بەبێ خوێنەواری شێبێ ئەمە یەکەم دووەم ڕایە لەگەڵ کتێبە ئێستا تۆ فیشەکی بەری و دەمانچی بەری لەگەڵ دەمانچوو ئەوەیە ڕایە بەس ئیتر ودا کە کتێبی خۆشویست لە باخچەی مناڵان چیرۆکە بە خوێنەرەوە گۆڤاری مناڵانەدایە کتێبی زیاتر خۆشەوێ لە هەمان کاتەکە چۆ مەکتەبی بە هاوڕێی کتێب کتێب یەکەم هاوڕێکە خیانەتی لێ ناکات زۆر برادر خیانەتەکە لە نیوە ڕێبەجێتێڵێ بۆ مەبەست لەگەڵ تاجی بەڵام کتێب ئەگەر باش هەڵی بژێری ئەو کتێبانی زانستین و بۆ خزمەتە تیجاری بازرگانی نابەلا ڕێتابەرێ بڕواو هەبێ هاوڕێیەکە قەت زەرەرە لێ نایە ئێستا عالیە دەیان 1000 عینوان هەیە هەزاران نووسەری تایە کە نووسیوێتی ئەو نووسەرانە لە زیاتی بێنە ماڵە قسم بۆ بکەن کتێبەکەی بۆ نووسیم و لەوێایە ئەتوانین سوادێکی باشی لێ بکەین بەڵام بەداخەوە من زۆر جارە بینم کە سوکە با بڵێن خوێنەرمان وەکو پێویست نییە من خۆم نزیکەی 40 ساڵ هەتا خاننشین کردم مامۆستا و نزانکۆ لە هەشتاوە یەکی سێشتا بڕواو هەبێ ماوەی هەر مەسوولی مەکتەبە بووم لە جامعی سەلاحەدین ئەو کتێبانەی کەی کڕین ێستا هەمە ئەگەر ببینی هەندێک لەم کتێبانە نایلۆنی پێوەی نایلۆن طبعا نایلۆنەکەی لێ نەکراوەتە دوای 10 ساڵ 15 ساڵ کە پرسیانێن لەگەڵاکە کاکتۆر من بەزە چم بۆ کتێبخانە ئەو کتێبانە ئەهێنن کە تەقریریە بێ لەسەر بنووسی و دەرەجەی لەسەرە ئەمە کێشەیە بڕۆ بۆ وڵاتانی ئەوروپا وڵاتانی پێشکەوتوو لە ناو پاسا لە ناو میترۆیە لە حەدیقەیە لە چاخانەمی کتێبی ئەمە دەستەوەی قوربان ئەمە بۆ لەبەرەوەی ئێمە خۆ بەشەری من و تۆ چیمان فەرقە هەمووی خوا دروستی کردووەکو یەک وای لەقەت کەڕەمنا بەنی ئادەم هەمومان بەڕێزین بەڵام پەروەردەکە وای لێ کردوین کە من لە مناڵیەوە تا بم بە 8 ساڵ و 9 ساڵ کتێب نەبینم ئیتر ڕانایم لەگەڵ لە چکە هەموو زاناکان 5 ساڵی یەکەم بناغی بۆ کەسێتی لەبەرەوە پێشەنگایانە زۆر گرنگام جەنابەت چەند کتێبی خۆت هەیە و چەندێکی لێرە ئامادەیە و ئەتوانین بڵێن یەکێک لە خۆشەویستترین کتێبانە بەرهەمانەی کوامەیە واللهی ئەزان چۆن کتێبێکو مناڵ وایە بڕوان ناکەم باوکو دایکێ هیچ ڕقی لە مناڵەکانی بێت جوانی و ناشرینی لە ناو مناڵە نیە جەرگە من ئەمانش هەر هەمووی خۆشەویستە لە لای من 26 کتێبە هەر 26 لێرەدانراوە بەڵام هەر یەکەوە بابەتێکە مەسەڵەن ئێساوە لەسەر زیرەکیە ئەویان لەسەر داهێنانە ئەویان لەسەر ئەحسایە ئەوە لەسەر ڕێنمای چارەسەری دەرونیە ئەوە لەسەر چواریان پەروەردەی تایبێتە ڕاستکردنەوە گۆڕین ڕفتار دەواازی پەروەردەی تایبەت سایکۆلۆژیە ئەمانەی تر تڕۆق تەدریسە بۆ مامۆستایە پەروەردەی بڵێن سایکۆلۆژی پەروەردەییە اینجا سایکۆلۆژی ئەرێنیە سایکۆلۆژیای بۆ نمونە کەسێتیە هەر هەمووی خۆشەویستە بە نیسبەت بنەوە هەر یەکەو لە بوارێکایە تێبینی شتێکم کردووە زۆر بە وازەحی و بە فۆنتێکی گەورە نرخەکانی داناوە لەبەر ئەوەی نرخەکان ئەوە ڕەمزین ینی دیارە کە بۆ خەڵک و بۆ خوێنەر وات کردووە کە مەسەلەکە پارە نەبێت کە بکشێتەوە لێ ئەم پاڵپشتێکی دیکە نییە کە جەنابەت بۆ ئەم کتێبانە هەر هەمووی لە سەحسابی خۆم چاپم کردو هەمووی لێ نووسراوە باخچەیەکی مناڵانم هەبوون بڵاوکراوەی ئەوەیە یەک کەس نە حکوومەت نە کەسێ دیناریشی نەیاوە بە من هەدەفەکەشم ئەوەیە بەڕاستی من ئیمانێکم هەیە کە ڕۆژی حساب هەیە جا لەبەرەوە خی گەورەش ئەمە بۆ مامکە بە حەسەنات و کردەوە و چکە من ئەمرم نە ژنم نە مناڵم نە سیارم نە خانوویی لەگەڵم نایە بەس دوو کەسبی خوێنێت و دوو خێرم بۆ بکە ئەوەمەوێت چکە هیچم بۆ تۆ بێ لێستاوە خۆ بۆ ئەو ئیمتیحانە ئامادەکەی لەبەرەوە من شتێکمانە سەردا ناوە مەسەن بۆ منە پاری یەک شیش گۆشتە هەی بە 3 دینارە هەی بە 5,000 بە 3,000 هەی بە 5,000 هەی بەخوا شیشە گۆشتی 5,000 لە زۆری تەماکان بە 6 ینی پاری شیشێ گۆشتە من زۆر جاگلیەکەمان لە تەلەبەکانمان چییە یە سەیەکە کتێبێ ناکڕێ زۆربەی خوێنەرەشەکان بەڵام ئامادەیە کارتێکڕێ بە 1500 بە سەعاتێ لەگەڵ هیچەکە ئەیبا بە هەوایە بەڵام ئەو کتێبە هەتا لەگەڵ تامێنێتەوە خۆشە نێ کوڕەکانی مناڵەکانیشە ینی ئەمە بوو من دڵنیام ئەگەر مناڵی ئێمە باش پەروەردەمان کردا لە قیمەت و لە نرخی کتێب کردا نەچوو بە تەلەفۆن 2500 بە کارتێ بەڵام کتێبە 5,000 نەکرد دوو سێ کتێبی پێکڕی لە پێشانگەی ڕێنێ و جەنابتانە بینم و هەم دەستێکی نووسینتان هەیە و هەمیش خوێنەرێکی زۆر باش پێم خۆشە باسێک سەرەتا لە کتێبەکانی مامۆستا علی باپیر کە تا چەند خوێنەرن و لە هەمان کات تا چیتانەی لەسەر ئەو خامەی کە مامۆستا
ئەتوانین بڵێ تا ئێستا 265 کتێبێکی پێنووسیوە. من لە ناوەڕاستی هێشتاکانەوە کتێبی مامۆسام خوێندوێتەوە کاتێک کە ئەتوانم بڵێم مناڵ بووم لە ڕاستیە کتێبی یادی خوا ئیسلام و دەبەرێک ڕاچوونی ئیسلام و ڕێژکان پوختەیەک دەربارەی ئیسلام ئەمە تقریبن ئەو کتێبانە بوون کە من ئەو کاتە بۆ ئێمە گرنگ بوو لە ڕاستیە بۆیە مامۆستا جێپەنجەی دیارە و ئینشەڵا بە بەردەوامی جێپەنجەی هەر دیارە بێ خی گەورە بەرەکەت خاتە تەمەن و قەڵەم و هەموو شتێکیەوە و گرنگی دانیش بە بەرهەمەکانی لە ڕاستیە بۆ خۆیش گرنگی خۆی هەیە و دەستخۆشیەکەم لەو گەنجانەی ئەو کاراکەن. تا چەند هەستەکەن ئێستا خوێنەر کەم بۆتەوە ڕووی لە کەمیە؟ خۆی لە ڕاستیە ئێستاکە هۆکارەکانی سوودوەرگرتن زۆر بووە جاری وا هەیە کەسێک کتێب ناخوێنێتەوە بەس گوێ لە کتێب بگرێ کەسێک کتێب ناخوێنێتەوە وەڵام سەیری فیلمێکەکە بەڵام لە گەڵەوە شام نوازانم خوێنەری کتێبیش هەر هەیە یعنی بۆیە تۆ بینی لێرەوەی بە سەدان کەس لێرە بە دوای کتێب باگەڕێن بۆیە هیچ کاتێت تەسەوڕ ناکەم بڵێم کتێب نەخوێنرێتەوە بەڵام ئەکرێت جای وایە بە کتێبێکی ئەلکترۆنی بێ یاخود وەرەقی بێ بەڵام کتێبی وەرەقیش بۆ خۆی هەر خوێنەری خۆی هەیە و ئەڵێ عاشقی خۆشی هەیەویش. مامۆستاگیان سەلام عەلەیکوم. وەکووە بینم ماشاءڵڵا زۆر مەشغوڵی بە هەم ژمارە باش کتێب بکڕیوە یاخوا پیرۆز بێ هەمیش سەرقاڵی وەزانام کتێبی زیاتر بکڕیت. مامۆستا ڕێژەی خوێنەر لای جەنابەت هەستەکەی بەرەو کەمیێڕەوە یان بە پێچەوانەوە؟ بەناو خێ بەخشندنەی میهرەبان من وەکو مامۆستای ئاینی و مامۆستای وانەبێژ لە قوتابخانە دەمێک بوو لە ساڵی لەبەرەوە لە کۆتایی هەفتایەکان کتاب دەکڕمە تا ئێستا لە کۆتایی هەفتایەکان هەتا بنەوەتەکان خوێنەر گۆڕانکاریەکیان بەسەردا هەر لەبەرەوەی ڕێژەی کتاب کەم بوو یاخود سەرچاوەکان کەم و بەڵام سوپاس بەوخوا بەو دواییانە کە ئێستا و 8 ساڵ 10 ساڵی ئێستا نووسەر و وەرجێڕ و هەروەها ڕۆشنبیری زۆر چاکمان هەبووە و هەیە و ئێستاش هەیە لەبەر هەندێک سیر دەکەین کە ئەو معرەزی کتاب یعنی پیشانگای کتاب دەکرێتەوە خەڵکێکی زۆر دێ دەکڕیتن و بە خۆشم وەکو گوتم مامۆستای ئاینی و مامۆستای قوتابخانەشم و هەر بەس دەو کاتەی ڕەنگە 6-7 قوتابی فەقێ تەکلیفی لێکردیمە مامۆستا چ کتابێک باشە چ نەوعەکە و هەموو جارەکە سەر ڕایوە نامەشم لۆ دەهێ ئەری چ کتابێکی بکڕم لەبەرەوە وەکو لە ساڵی 85 هەتا ئێستا کتاب دەکڕم شارەزاییەکە قیچەک لێ هەیە دەزانم ئێستا لە خیلالی ئەو 8 ساڵەی خوێنەرێکی زۆر چاکەیە و هەروەها کەسانێکی بەتوانایەوە سەرڕای ئەوەش خوێنەری ئیسلامی زۆر بووە بەڕاستی یعنی هەست پێ دەکەم ئێستا وەرە سیر بکە هەر نووسنگەیەک یاخود هەر مەکتەبەیەکی ئیسلامی بێ ینی بۆ واقعە باسی لێ دەکەین معدەل کەسانیش تێدا ئەنواع پیا و ئافرەتیدا ڕەنگە احترام لە بۆ ئافرەتان ئافرەتی سفوری تێدابی کەسی تەماشا دەکەین پرسیاری کرد دیاری مامۆستا کتابەی بکڕم لەوە پەروەردەیی باشە یعنی دیارە خوێنەرە لۆ بۆ منداڵەکەم بکڕم باشە یان لە بۆ خۆم بکڕم باشە کەوا بوو خوێنەر ئێستا زۆر بووە بە پێی خوێندنەوەی من کەوا خوێندنەوەی دەکەم ئێستا لە واقعەدا. مامۆستا پێت وایە سۆشەڵ میدیا کاریگەریەکی ئەوتۆی نەبوو بە ئاڕاستەیەوەی خوێنەر کەم کاتەوە ئایا سۆشەڵ میدیا و فەیسبوک و خوێندنەوە لە مۆبایل و ئەوە جێگەی کتێبەگرێتەوە؟ گومان لەوە دانیە ماوەیەک خەڵکێکی زۆر بە دوای سۆشال میدیا خەریک بوو مۆبایلە دەتوانم برێم گەنجەکانیش بێزار بووینە لێ خوێندنەوەی خۆمە ها گەنجەکانیش دەتوانم برێم 40-50 لە سەدا بێزار بووینەوەی دووبارە دەگەڕێنەوە سەر کتاب لەبەرەوەی ڕۆشنبیری سەقافەت تێگەیشتن بیرکردنەوە توانە هێز وزە دەگەڕێتەوە ناو کتاب حتا زانە سەلمان دیتی ئەوەی بە خوێندنەوە دەیکەی 75% لە بیرت دەمینێت تێدەگەی بەڵام ئەوەی بەستەنها ببینینە 35% کەوا بوو لەبەرەوەی وا سەیر دەکەین وا دەبینین خوێنەران گەڕاینەوە لای خوێندنەوە ئەگەر چی سۆشال میدیا ئێستا بایەخێکی زۆری پێدرێت بەڵام بەداخەوە ئەگەر بۆ خزمەتکردن بی باشە. وڵا تەبعاً بەپێی کولتور و شێوازەکەی کە ئێمە تێدا دەژین ژینگەی ئێمە زیاتر بتوانین بڵین ئەوەی کە باڵا دەستە و لە دێر زمانەوە ئێمەی پەروەردە کردووە کتێبە ئاینەکانن ناوەندەکە ئاینەکان بۆیە دەتوانین بە بەرچاوی هەموو خوێنەرانەوە کە دیارە ئەوەی کە باڵا دەستە بەسەر پێشەنگا و بەسەر خوێنەرانیشدا کتێبە ئاینەکانن.
تا چەند پێت وایە وەکو خوێنەرێک ئایا ژماری خوێنەران ڕویان لە زیادبوون کردویان خۆت کەمی کردووە و کارەکەی بۆچی گەرنجۆکە کەمی کردووە و ئەگەر زیاتی کردووە چی وەڵامی کێو کەسانە دەیتەوە وەڵێن کەمی کردووە تەبعاً وەڵاهی بەداخەوە دەتوان بڵێم بە پێی ئەم پێشەنگایە بێ بەراورد بە ساڵانی داهاتوو ساڵانی ڕابردوو بوورە پێشەنگا خوێنەرەکانی کەمتر دیارن ئەمەش تەبعاً خوێندنەوەی کتێب ئارامی دەوێت جا هەم لە ڕووی دەرونیەوە و هەم لە ڕووی ئابوووریەوە تەبعاً ئەو بارە قورسەی کە بەسەر کوردستان داهاتووە بەداخەوە کاریگەریکی خراپی کردوتە سەر باری دارایی خەڵکیش و خوێنەرانیش چەند هەستەکەی سوشەڵ میدیا کاریگەری هەیە مۆبایل و ئایا ئەوە ئەبێتە جێگرەوەی کتێب تەبعاً من لە کتێبێکدا شتێکی جوان و خوێندەوە ئەیوت پرسیارێکی تەڕح کردبووە ئەیوت کاریگەری یاخود بڵین ئەو شانێک کە داهاتوون ئیسیفادەیان چییە ئەگەر بڵێ وەڵامی ئەوی دابەوێتەوە زۆر بە جوانی وت بووی نیوەی پێشکەوتنە و نیوە شکات کوشتنە ئەو شانەی لەبەردەستی ئەمەدان لە کاتێکدا چەندە یارمەتیمان دەدەن بۆ پێشکەوتن هێندەش یارمەتیمان دەدەن دووبارە بەداخەوە لە کات کوشتن تۆ مۆبایلێکی بەردەستە بۆ هەواڵێک دەتوانی بچی بەڵام کاتێک چاو لە کات دەدەی نیو سەعات زیاتر بە سەعاتێک زیاتر بەسەر کاتەکەدا ڕۆیوە بێ ئەوەی ئیسفادەیەکی وا لە کاتەکەت بکەیت بۆیە دەتوانم بڵێم ئەگەر وریانەبی لایەنێکی خراپی بەسەرتەوە دەبێ و ئەمەش دەتوانم بەداخەوە بڵم دووبارە بەسەر کۆمەلگایەمەوە زیاتر دیارە جنابەت گەنجی وەباسی گەنجان لە ئەکەم و پرسیاری گەنجانیش لێگەم تا چەند هەستەکەی گەنجان سەرقاڵی خوێندنەوە یاخود لە هەموو توێژەکانی تر کەمترە تەبعاً گەنج کۆڵەکەی هەموو کۆمەلگایەکە و بە بێ گەنج ناتوانانی هیچ شتێک دروستکە ئەگەر بتوانی و گەڕێیتەوە بۆ مێژوو هیچ شۆڕشێک نەکراوە کە گەنجیدا سەرەکی نەبێت بۆیە بەڵام ناتوانم بە تەواوی ڕەخنە لە گەنجی خۆمان بگرم بڵم ناخوێنێتەوە لەبەرەوەی کاتێک تەماشا بارودۆخی خەڵک دەکەی ئەم بارە ناهەمواری ئێمە تێکەوتوین نهاتوانین بڵین 100% دەبێت گەنج بخوێنێتەوە یاخود بڵێن بەخوێندنەوە تەنها هەموو شتێکە بەڵێ ڕاستە دەبێت خۆی ڕۆشنبیرکە بەڵام دەتوانێت بڵێ ئەگەر وای پێ بڵم بۆ کتێب ناخوێنەوە لەوانێ هەزار هۆکار بێنی بڵێ بۆ نمونەباری داراییم باش نییە ماڵەوەم پێویستی من چۆن بتوانم بەلای کتێبا دەبڕۆم من بۆ خۆم خوێنەرێکم چەند ساڵانی ڕابردوو ئێستاش زۆر جار هەبووە بە ماوەیەکی دوور درێژ بەهۆی باری داراییەوە لە کتێبدا بڕام چووکە چوون بەلای ئیشێکەوە کە نەمتوانیوە دواتر کاتێکی تەواو بۆ کتێبەکان دانێ سەرەتا بە خێراتنتانەکەم دەستان خۆش بێ ئەم پیشانگایانە کردنەوەیان حقەتەن کاریگەریەکی زۆری هەیە لە گەیاندنی وەرگێڕ و نووسەر لەگەڵ ناوەندەکان و دەستگاکانی بڵاوکردنەوەدا زۆر جار نووسەرێکی بەڕێز لەوە چە کۆنتاکتی لەگەڵ ناوەندێک کابوو بێ ئەکرێت لەم جۆرە پیشانگانە لەگەڵ ناوەند و دەستگاکانی ترە ئاشنایی پیا بکە و ئۆڤەرەکان بگۆڕێن و کوالیتیەکە بگۆڕێەوە بتوانێت خزمەتێکی زیاتر بە وەرگێڕ و بە نووسەر بکرێ هەرچەند لەم ئێستەی ئەم زروفەی ئێستادا بەهۆی تۆزە زۆری کێشەکانەوە بواری خوێندنەوە تۆزێ سست بووە بەڵام ئابم پیشانگایانەی ئینشاڵڵا ئومێدمان هەیە گڕوتینێکی تر جارێکی تر بکەوێتە بەر خوێندن و خوێندنەوە و با بڵێن خوێنەران بێن زیاتر ئاشنا ببن بە خوانی ڕۆح چون حقەتەن ئەمە خوانی ڕۆحە و دڵگەریمێک بتوانین بدەین بە نووسەرانی بەڕێز کە سارد نەبنەوە بڵێن باربەتەکانمان پێشوازیان لێ ناکرێ بتوانین ئینشاڵڵا ناساندنیان بۆ بکەین ئەوانیش گەرم و گورتر بن زیاتر بتوان خزمەتێک بەچینی خوێنەوار و مسەقف و کتێب دۆست و خوێنەرانی بەڕێز بکرێن ئینشاءڵڵا بینیم کردووە زۆربەی نووسینەکان نووسینی ئاینین یاخود پەروەردەین و زۆربەی مەکتەبەکان و دارەکان و خانەکانیش سوپاس بۆ دەبینین بە کتێبی ئاینی ڕووپۆش کراون کتێبی پەروەردەی ئەمە تا چەند جەناب و بەدیت کردووە کە ئەلحەمدولیلا ساڵانە ئەمە دووبارە بێتەوە بەڵێ خۆی لە ڕاستیە ئەکرێ پۆڵێنیان بکەین بابەتەکان بۆ چەند بابەتێک بابەتی پەروەردەیی و پاشان بابەتی ئاینی و پاشان بابەتی ڕۆمان لەگەڵ چیرۆک ئەوەی کە خواستی لەسەر ئەم سێ بابەتەیە خوێنەری بەڕێز حەزەکات دەستی دایە کتێبێک سەرەتا هەل لە پێشەکەیەوە دەست پێکا سەرنجی ڕاکێشێتە ناو بابەتێکەوە واشەی دای خۆی بکە کە نەتوانێت لی بێتە دەرەوە ئەمڕۆ بەهۆی زۆری کێشە و گرفتەوە خەڵکی بەدوای ئاسوودەیی دەرونا ئەگەڕێ بەدوای شتێکە ئەگەڕێ ئومێدێکی پێ ببەخشێ من هەموو جارێگەڵە مەگەر تۆ لە کارێکا بەردەوام بی ڕۆژە دوو ڕۆژ بەردەوام ئەم شتە دووبارە ئەبێتەوە ئەگەر ئومێدێک نەبێ
گروتینێ بە تۆ ببەخشێ حل لە هەفتە یەکەمە ئەژنۆ دەشکێ خوێنەریش کاتە دەسەداتە دووتۆی کتێبێک پارەیەکی پێیاوە ئەگە هەر لە سەرتاوە ئەم بابەتە وای لێ نەکا کە منکێشی کا بۆ ناو خۆی بۆەوەی بەردەوام بێ لە خوێندنەوە حل لە یەکەم پێشەکیاوازی لێنێ ئیتر ئەو تۆرانە تۆرا لە کتێبجارێکی تر ناگەڕێتەوە بۆیە حەقەتەن ئەو بابەتانێکی ئێستا زیاتر دیارن لە پیشانگاکانە بابەتی ئاینین بابەتی ڕۆمانن بابەتی پەروەردەین زۆر جار بابەتی ئەمی پێڵن گەشە پێدانی مرۆیی ئالەو بابەتانن و خواستیشیان لەسەر و تەنها ناکرێت پۆڵێنانکەین لە ئاینیا مامۆسەگیان تا چەند ئەم ناوەندانە گرنگن بۆ خوێنەر و بۆ چین و توێژەکان کە بتوان ئەگەرەوانی ئاشنانین ئاشنا بن ئەوانەی تۆراون ئاشنا ببنەوە بە کتێب و ئەوانەشی خوێنەرن بەردەوام ئەو سەرچاوانەی کە پێشتر بە نرخێکی گران هەبووە یاخود دەست نەکەوتووە لە شاردا لێرە دەستیان بسم الله الرحمن الرحیم دەستخۆشی بۆ جەنابتان دیارە خوێندنەوە چۆنەڵیت وێزگێکی زۆر گرنگە بوو هەموو مرۆڤێک کە سەرچاوەیەکی تایبەتە ئینسان ئەتوانێت تایە زانست و زانیاری و معریفی خۆی بەرەو پێش بێت و لە وڵاتی ئێمە بەهۆی ئەو بارودۆخە جۆرا و جۆرانە خەڵکی ئێمە دوورکەوتبووە لە کتێب بەڵام ئەوە چەند ساڵێکە بەهۆی ئەم کردنەوەی ئەم جۆرە پێشەنگانەوە کە بۆتە هۆکارێکە خەڵک جارێکی تر ئاشنا بوونەتەوە بە کتێب و خوێنەرانی ئێمە جارێکی تر لەگەڵ کتێبە ئاشنا بوونەتەوە بە یەکتری و خوێندنەوەی کتێب ڕێگایەکە بۆی کەوا ئینسان فێری بگا بە سەرکەوتن بگا بە معریفە و بەزانست و بەزانیاری بۆیە ئەم جۆرە پێشەنگایانە ئەم جۆرە وێزگە و سەرچاوانە بە شتێکی زۆر زۆر گرنگ ئەزانین و دەستخۆشیمان هەیە بۆ هەموو کەس و لایەنێکەوە جارێکی تر لاوەکانمان گەنجەکانمان سەرقاڵ بکاتەوە بە خوێنەر و ئاشنان کاتەوە و ئەوەش زۆر زۆر گرنگە کە کتێب و نرخی کتێب دا بەزێنێ بە شێوازێک بێکە خەڵک هەموو کەس پێی بکردێت چۆن لە ئێستا ئێمە ئەزانین کە بەهۆی ئەو بارودۆخە سیاسیکەوە لە هەرێمی کوردستانە هەیە خەڵک موچەی بە چەند مانگجارێک وەرەگیرێ خەڵک بەگیرفانی بەتاڵەوە بەڵام ئەمڕۆ ئێمە لێرە ئەبینین کە جێگەی دڵخۆشیە وێڕای ئەوەی کەەوە خەڵک گیرفانی بەتاڵە بەڵام خۆشەویستی بۆ کتێب خۆشەویستی بۆ خوێندنەوە وای لێ کردووەکەوە ئەبینیت ئێرە الحەمدلە قەرەباڵخێکی زۆری هەیە ئەمەش جێگەی دڵخۆشیە بەڵام ئەمەش پێویستی بەوەیەکەوە هەموو لایەک هاوکار و پشتیوانی زیاتری خوێنەران بن تاکو بتوانن لەم ڕێگەیەوە هەم خۆیان بەرەو پێش برن هەم وڵاتیان بەرەو ئاوادانی پێشکەوتن برن. ئەمڕۆ منیش لە پەراوێزی ئامادەکردنی بەرنامەکەدا و چەند کارێکی دیکەی ڕۆژنامەوانی دوو کتێبم هەڵبژارد کە تایبەتەن با هەڵبژاردن یەکەمیان بە ناوی کلیری هەڵبژاردنەکانە پێگەی پارتە سیاسیەکانی کوردستان لە هەڵبژاردنە گشتیەکاندایە و دووەمیش هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراقە کورد لە پرۆسی حکومڕاییدا لە ساڵی 2023 و بۆ ساڵی 2025 و هیوادارم ئێوەش بە هەمان شێوە سەردانی پێشانگا بکەن و کتێبی دڵخوازی خۆتان بە نرخێکی گونجاوە چن بخەن و لە بەرنامەکەشدا بینیتان ڕاکان جیاواز بوو بەشێکیان پیان وا بواردنی سۆشەڵ میدیا و دیجیتال میدیا بە شێوە گشتەکەی کاریگەی لەسەر خوێنەردان و ژمارەی خوێنەرکەم بۆتە بەشێکی دیکەوتیان نەخێر ماوەیەک بوو ئێستا ژمارەی زۆر خوێنەر هەیە بەشێکی دیکەوتیان قەرەباڵقی پێشانگەکانی کتێب نیشانەی ئەوەیە خوێنەرێکی باشمان هەیە بەشێکی دیکە باسییان لەوەکە کە زۆرترین خوێنەری پەروەردە ئاینی و کۆمەڵایەتەکان واتە پەرتوکە ئاینەکان و خوێنەرەکان زۆرتر خوێنەرە ئیسلامیەکان یاخود ئەو خوێنەرانن کە پابندن بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە ئەو خانانی تایبەتەن بە کتێب ئاینەکان قەرەباڵقترین و فرۆشترینن تا بەرنامە و بەیگەیشتنەوەیکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کە سپادەزای ناکەم.